کو به تواهی دبه 18 هجایی گوتنه که اوکراینا وان سیستمان لپراوین دریای رش لنیزی گراوا مار بجیه کرنه که هیزن روسی روژا پنجشنبه جور درکت. آلمانیا سوزدایا که ددمها ترمه هیده 15 تانکین دجی فروکیان رادست بکه ده همان دمیده اسپانیا ده فکره که دورا 40 تانکین لوپاردین آلمانی بشینه لبریار داوی و برلینی بده. لجبر که شهر دکه و مها خویا پنجمین دولتن روژاوا هنجی چکن گران که اوکراینا ده بیجه حوجداریا و هیه ندانه. حسابك السياسي هي كنت فيد ام هناك زيادة تربدا لأن نكارن آلوزي خورتر بكن كوجي كنترول دركوا بأوايا كي أزوي رامانة تدجهم لأزبيجم كو أو جلك خلطة جبركو تبنجه خدا أو تفي واتهيكو ام جز زيلينسكي دخوازن كو بتاني دستكي شربكه اوکراینا دبیجه که پیوستیا و بزده کرنا 10 قاطان ده پیدا کرنا چکان ده هی دا که لهمبر جبل خانه روسیایی بسکنن. جبو هنری ریچول روکن اشک دنگ امریکا واشنگتن. سەبارەت بە دوایین پەرسەندنەکانی ئۆکرانیا دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح بەڵێن لەو پەرسەندنانەی لە دۆسەی ئۆکرانیادا دەبینرێن ئەوەیە کە هەروە دێ و ئاماژەکان زیاتر دەردەکەون سەبارەت بە دەستێوەردانی وڵاتانی ناوچەکە لەم شەڕەدا لەم بارەیەوە چی نوێ هەیە؟ هێرۆ یەکێک لە وڵاتانەی ناوچەکە بێلاڕووسە بێلاڕووس لەم ماوەیەی ڕابردوودا چەندان لێدوانی جۆراوجۆری داوە کە ئەمە وەکو شیکەرەوە ئاماژەی پێدەکەن گەڕانە بە شوێن بیانوویەکدا تا ڕاستەوخۆ ببێتە بەشێک لەو شەڕە. ئەلێکزاندەر لۆکاشنکۆ سەرۆکی بێلاڕووس کە هاوپەیمانێکی سەرەکی ڤلادیمیر پوتین هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ئاماژەی بەوە کرد کە ژمارەیەک موشک لە ئۆکرایناوە تەقێنراون بۆ ناو خاکی بێلاڕووس وەمە بەس لێشی لێدانی بنکە سەربازیەکانی بێلاڕووس بووە لە کاتێکدا گەورە کاربەدەستانی ئۆکراینە نەگەن و کوڕی لێ دەکەن دەڵێن چ پێویست دەکات لە ئێستادا کاتێکە لە ڕۆژهەڵاتی وڵاتەکە شەڕ قورسە ئەو موشەکانە بژیرێنە وڵاتێکی تر. بەڵام وەکو ئاماژەم پێکرد زۆرێک لە شیکەرەوە جەخت لەوە دەکەنەوە کە لۆکاشنکۆ دەخوازیە هەرچی شتێک پوتین دەیەوێت یا پوتین بەرنامەی بۆ داناوە ئەم بۆی جێبەجێ بکە بە تایبەتی چونکە پاش ئەو سەردانی کە ڤلادیمیر پوتین لە مانگی ڕابردوودا کردی بۆ بێلاڕۆس لەوێ پەیمانی ئەوەی دابووە کە ژمارەیە موشەکی هەڵگری کڵاوەی ناوچی بدا بە وڵاتی بێلاڕووس. بێژگە لە بێلاڕووس ژمارەی وڵاتی تر هەن بۆ نمونە لیتوانیا ئیستوانیامانە هەتا ئێستا نەبوونەتە بەشێک بەڵام هەریەکە و بە پێی خۆی بەشداری هەیە لە سەپاندنی سزاکاندا بەسەر رووسیادا بە تایبەتیش لە بەکارهێنانی ئەو میکانیزمەی کە بۆ ڕێگەگرتنە لە هەناردەکانی کاڵای رووسایی بۆ وڵاتانی تر. بەڵێ بەڵێن تا ئێستاش لەگەڵدا بێت هێشتا هیچ باسێکی ڕژد نییە لەسەر چارەسەرکردنی ئەم قەیرانە و لە هەمان کاتیشدا پرسیان زۆرن لەسەر ئەگەر و نەگەری سەرکەوتن بۆچی؟ سەرکەوتن بە تایبەتی لەم قەیرانەدا دەکەوێتە سەر ئەوەی چۆن پێناسە دەکرێت وە کێش باز لەو سەرکەوتنە دەکا. تۆ ئێستا ئەگەر لە رووساییەکی لە هەنگری ڤلادیمیر پوتین بپرسی ینی پێ دەڵێ ئەو پێشڕەویانەی کە لەشکری وڵاتەکەی کردوێتی لە ڕۆژهەڵاتی ئۆکراینادا بە سەرکەوتنێکی ئەجگار گەورەی دادەنێ لە کاتێکە زۆربەی شیکەرەوە لەشکریەکان و تەنانەت لە هەنگرانی شەڕی ئۆکرانیانی ئەوانەی کە لە هەنگری ئۆکراینان ئەمانە جەخت دەکەنەوە ئەو پێشڕەوەیانە ئەگەر بێت و تەماشای زیانە گیانیەکان و زیانە ماڵیەکانی رووسیا بکەی بە سەرکەوتن داناندرێ. ینی هەر شەوی ڕابردوو بوو کە ڤۆڵۆدیمیر زەلنسکی سەرۆکی ئۆکراینیا ئاماژەی بەوە کرد کە پرسی سەرکەوتن لەم شەڕەدا ئێجگار قورسە بۆیە پێویستی بەوەیە کە بەردەوام سووربوون هەبێت. لە بیرمان نەچێ ئەم گەلە بڕیاری داوە سەر بکەوێت بە تایبەتی گەلی ئۆکرانیانی مەبەستمە ئەگەر سەیرێک بکەین هەروە دێ و ژمارەی خۆبەخشەکان بۆ بەرەنگاربوونەوەی هێرشەکان و شەڕانگێزیەکانی رووسیا لەناو ئۆکراینادا زیاد دەکەن.
بەڵێن زۆر بە کورتی 4 مانگ زیاتر تێبەر دەبێت بەسەر ئەم شەڕەدا. ئایا هێشتا پشتیوانەکانی جیهان بە هەمان ئەندازەی سەرەتای شەڕەکەن؟ بەتابەتی ئەمە ئەگەر بێت و لە هەردوو کۆبوونەوەی وڵاتانی کۆمەڵی حەوت و هەروە کۆبوونەوە لوتکەیەکەی ناتۆ بڕوانین، ینی ئاماژەیە بەوەی کە بڵێ هەتا ئێستاش پشتیوانیەکان بە هەمان ئەندازەن و کۆمەڵگەی نێونەتەوەی سوورە لەسەر پشتیوانیکردنی تەواوەتی هەم گەلی ئۆکرانیا، لەشکری ئۆکرانیا، حکوومەتی ئۆکرانیا بۆ بەرەنگاربوونەوەی سیاسەتەکانی ڤلادیمیر پوتین. ینی ئەمریکا بۆ نمونە تا ئێستا 7 ملیارد دۆلاری دابین کردووە بۆ یارمەتیدانی ئۆکراینیاوە، بڕیاریشە 800 ملیۆن دۆلاری تر. ئەمە بێژگە لەو یارمەتی کۆمەکانی کە وڵاتانی ئەوروپا وڵاتانی تری جیهانیش دەیدەن. بەڵێ هەتا ئێستا و پشتیوانیانە بە هەمان ئەندازە بەردەوامن. بەڵێ سپاس بەڵێن. سپاس بۆتەوە. وەزیری دەرەوەی ئێران زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. وەزیری دەرەوەی ئێران لە میانەی سەردانێکیدا بۆ دیمەشق هۆشداریدا کە هێرشی لەشکری تورکیا لە سووریا دەبێتە مای نائارامی هەرێمەکە. ئەمەش پاش ئەوەی ئانکەرا هەڕەشەی کردووە هێرشێکی نوێی لەشکری بکاتە سەر کوردەکان لە باکووری وڵاتەکە. حسێن ئەمیر عەبدوڵڵاهیان لە میانەی کۆنگرێکی ڕۆژنامەوانەی کە ڕاستەوخۆ لە ڕێی وەرگێڕێکەوە لە فارسیەوە دەکرا بە عەرەبی لە دیمەشق ڕایگەیاند هەر کردارێکی لەشکری تورکیا بۆ سەر باکووری سووریا دەبێتە هۆی نائارامی ناوچەکە. ئێران هاوپەیمانێکی سەرەکی سەرۆکی سووریا بەشار ئەسەدە و هاوبەشێکی گرنگی بازرگانی تورکیاشە. سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان لە سەرەتای ئەم ساڵدا ڕایگەیاند دەیەوێت 1 ملیۆن پەنابەری سووریایی هان بدات تا بگەڕێنەوە وڵاتی خۆیان. لە چەند هەفتەی ڕابردووشدا ڕایگەیاند بەنیازە هێرشێکی لەشکری دژ بە هێزەکانی سووریای دیموکراتیک ئەنجام بدات. ئەمەش ئەو هێزەیە کە هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکان لە شەڕی دژ بە داعشدا. سەرۆکایەتی سووریا لە تویتێکدا دەڵێت ئەسەد بە ئەمیر عەبدوڵڵاهیانی گوتووە ئەو ئیدعاانەی تورکیا دەیەوێت بۆ پاسا و بۆ هێرشەکانی بۆ سەرخاکی سووریا بەکاری بهێنێت هیچ پەیوەندیەکی بەڕاستیەوە نییە و هەروەها پێشێلکردنی بەندەکانی نەتەوەیە گرتوەکان و بنەماکانی یاسانێ و دەوڵەتیەکانە. سەردانەکەی وەزیری دەرەوەی ئێران بۆ سووریا 5 ڕۆژ پاش گەشتەکەی بۆ تورکیا دێت کە پێشتر گوتی گەشتەکەی بۆ تورکیا بمبەستی دامەزراندنی ئاشتی و ئارامی هەرێمەکە بووە. هەر دەبێت دەربارەیدا وەزیری دەرەوەی ئێرانی حوسین ئەمیر عەبدوڵڵاهیان ڕۆژە شەمیە دە سەردانە خۆیان دیمەشقێدا گوت ئێران لەسەر چارەسەریەکە سیاسی کار دەکە کە تورکیە رێ لە دەرباسبوونا تورکیا باکووری سووریە بگرە. ئەمیر عەبدوڵڵاهیان کۆنفرانسێکە ڕۆژنامەوانیدا لەگەل هەفتای خۆی سووری گوت مە ئامادەبوونا خۆی ji بۆ پێشکردنا چارەسەریەکە سیاسی ڕاگەهاند و ئامادەبوونا خۆی ji بۆ ئالیکاریە دەوی واریدا ڕاگەهاندە ئەمێ هەموو هەولێن خوا بدن ji بۆ ڕێگرتنا لە ئۆپەراسیۆنێکە لەشکەری و نیشان بۆ یەکێدا کو ئەو بە بەرپرسên ترک re jî li ser çareseriya dîplomatîk axivî bû. Wezîrê Derveyê Sûriye Feysel Miqdad got ku Dîmeşq pêşwaziya hewildanên Îranê dike. Enqerê soza êrişeke nû li Bakurê Sûriyê daye lê dijî şervanên Kurd tên ku Amerîka piştgiriya wan dike lê di heman demê de bi Dîmeşqê û hevalbend wê ra Moskowê ra hevrîzî kirine. Wezareta Derveya Sûriyê hişyarî da Tirkiye got ku dê operasyoneke Tirkiye wekû tawaneke şer bête berçavan. Ji bo ronîkirina vê mijarê niha hevkara me Özlem Yasak ji navenda nûçeyên dengê Amerîka bi me re ye. Özlem dem baş divê derbarê de gelo hevrêziyek navêna Tirkiye û Îranê de heye? براستی صالح پسپور دبیجن نه زلاله کو هفریزیک د نوبرا ایران و ترکیه ده هیه لی گوتوبوجن لسر و مجاری بردوام دکن وکی تیزانین وزیر کار در و ایران عبداللهیان د 27 حزیران ده بشانده یک پایه بلندیا ایران سردانا آنقره کربو لورد د نوبرا Abdullahyan û Wezîrê Karê Derveyê Tirkiye Çavuşoğlu û Dambera Şandeyan'dan hevdîtinên dirêj hatibû kirin. Piştî hevdîtiran
Çavuşoğlu û Abdullahiyan preskonferansek hevpar didarxistir bûn. Di vê konferansê de Abdullahiyan gotibû ku em fîkarên evlehiyê yên Tirkiye cîranê xwe gelek baş fehm dikin lê em ji bo ku Türkiye operasyonek leşkeriya taybet li Bakurê heremên Sûriyeyê pek neynin emê hewildanan bikin. Lê pispor dibêjin ku helwesta İranê li gor têkiliyên navbera Rusyayê û rejima Esad bi xwe zelav dibe Salih. Li gor vê yekê jî ger em li daxuyaniyên Abdullahiyan li îro li Şamê binêrin dibêje ku armanca mina serekeya serdana Sûriyê di piştî serdana Tirkiye bi karbidestên rejima Esed ra şêwirbendiyan bikin. Lê pispor balê dikişînin ku dibe ku Türkiye ji İranê xweste be ku bi danvera Sûriye û Tirkiye'de navbenkariyê bike û karbidestên Sûriye razî bike ku Türkiye vê operasyonê pêk bîne. Em dizanin ku Sûriye jî ev operasyon û her operasyoneke wiha wekû tawanên şer dide berçavan her wek me gotî. O zem em dizanin ku Amerîka û Rojava yanî hevalbendên Tirkiye jî hewildan divê derbarê da kirin ku Tirkiye operasyoneke wiha neke. Te dibêjî derbasbûna Îranê navxetê ku dijbera van aliyên Rojavayê tê wê wateya ku ev hewildanên Rojavayê têk çûn bi Tirkiye re heta Îran bixwaze têkeve navmijarê? Bi rastî dibe ku lê ji ber ku Salih wekî tizanin hêzên vekaletiyên Îranê an nihal di navbera şerê navxeyê Sûriyeyê de wek aktorek girîng cih digire ji aliyên din jî Rusya û İran di vî şerê de vekaletek û piştgiriya Sûriye dikin welatên Rojava piştgiriya hêzên Kurd û koalisyona dijî Daişê dikin lê tevî ku di navbera Tirkiye û Îranê de cîranên hevin û di warê bazirganiyê de têkiliyên wanê xurt û girîng hene di vê warê da li ser Sûriye wek hevrik helwesta wan e. Ji ber wê jî gelek çavder dibêjin ku na ji ber şerê Rusya û Ukrayna Rusya nikane piştgiriya şerekî li Sûriye bike dijî Rojava bi tenê serê helwesta İranê ya jî daxwaza İranê ev tişt pêk nayê. Berê Özdem em zanin ku yani ev hewildan dibin di demekê da ku Tirkiye dibêje ewa rijdin û ew wê demê di sê rojan berê jî Erdogan ev yek gotibû ku ew rijdin wê operasyoneke wiha bikin li dema wê ew dest nîşan bikin ew binav bikin. Gelo ev yek ji bo hinek dibêjin ji bo hilbijartinên sala bê ye. Tiştekî wiha li nav Tirkiye tê dibe medya Tirkiye tê gotin ku tenê axaftin bin û tiştekî ciddî ser erdê nebe? Na bi rastî Serokê Tirkiye Erdogan bi dibuarekî emkanın li gor şopandina me em dikarin bêjin hema her roja îniye piştî nimêja îniye vî daxuyaniya xwe ku ew ê Tirkiye operasyonek bike li Bakurê Sûriye dubare dike lê em dikarin balê bikişînin ku piştî hilcivîna NATOyê û piştî bi hevdîtina bi Serokê Amerîka Joe Biden ne di nava rojeva Tirkiye'de ne jî ji devê Erdogan di vê derbarê de me hîn gotinek nebihîstiye. Berê Özdem ya saket ji navenda nûçeyîndegî Amerîka me re bûyî gelek spas. چاوی واشنگتن بەرنمەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. خۆپیشاندەران ڕۆژی شەمە بە ناو شاری ئاکرۆنی ئۆهایۆدا ڕێپێوانیان ساز داوتیایدا داوای دادپەروەریان بۆ جەیلاند واکەر دەکرد ئەو پیاوە ڕەشپێستەی کە بە گوێرەی پارێزەرێک و خێزانەکەی لەلایەن پۆلیسەوە تەقەی لێکراوە و کوژراوە. خۆپیشاندانەکە لەلایەن گروپێک لە پیاوانی ئاینی ڕێکخرابوو کە لە کڵێسایەکی ئاکرۆنەوە دەستی پێکرد هەتا بەردەم نێوەندی دادوەری ئاکرۆن بەردەوام بوو. بابی دێسێڵۆ پارێزەر گوتی پۆلیس دەیان گولەی
بەواکەرەوە ناوە لە کاتێکدا لە دەستی پۆلیس هەڵاتە بوو وە گوتیشی بڕیارە گرتە ڤیدیۆکانی پۆلیس ڕۆژی یەکشەمە بڵاو بکرێنەوە. کاربەدەستان دەڵێن ڕووداوەکە لە کاتێکدا ڕوویدا کە پۆلیس ویستی لەسەر سەرپێچی ترافیک لەسەر لە بەیانی ڕۆژی 27 شەشی مانگ واکەر ڕابگرێت. بەپێی بەڕێوەبەرایەتی پۆلیسی ئاکرۆن واکەر هەڵاتە بوو و لە نێو ماشێنی گومانبارەکەشەوە تەقەکرا بوو. جیگرا سەرۆکی ئەمریکا کاملا هەرس ڕۆژە شەمیە گوت کۆ بریارە دادگەها بلندا ژناڤبرنا ڕۆڤی وێید خراپ بوو وێ بریار وەکو جارە یەکەم دی دیرۆکە ئەمریکایەدا بناف کرد کۆ مافێکی دەستوریە ناسکری ژێژنên ئەمریکا هاتستاندن. هەرس گوت تشتێ بووی وها دیار دکە کۆ حکوومەت دکارە وەرە ماڵەوە و ji bo we wekû jin bêje divê hûn bi laşê xwe çi bikin. Wê got te ev biryar bû sedema xeman ji bo mafên destûriyên din yên ku di yasayê de hatine bicihkirin mîna gihiştina alavên rêgirtina lê ducaniyê û zewaca hevzayan dan. Xanim Heris bang li xelkê kir ku hişyar bimînin û tekoşîna xwe ji bo parastina van mafên bingehîn bidomînin. Wê ev şîrovet dema axaftineke bi ekterkekî Palmer ra li 28 Festîvala Çandiya Essence ya li New Orleansê kirin. Partiya Demokratîka Gelan HDP Kongraya xwe ya pêncan ya asayî li Enqerê îro bi rê ve dibe bê beşdarbûna bi 10,000 kes ku di nav de 100 mîvanên biyanî û 400 mîvanên nava Tirkî hatine vexwendin. Ji bo zaniyariyên bêhtir niha peyemlêrê me li Enqerê Eyûb Demîr ji nava stodyum ya kongre lê dibe bi me re ye. Dem baş Eyûb Kongreya HDP çawa bi rê ve diçe? Salih rastî destiyê serê sibê saat heftan am dikarin bêjin ku kesên hemama zor kes hatin vê derê kongrê. Kongre heya niha jî berdewam dike ana li pişt min jî diyar dibe wê deng bidin. Hema dixwazim ser kongrê bisekirim çi ye? HDP ev kongrehanê wek kongreka stratejîk binav kir. Wiha jî digot ku me soz daye çareserî emin. Ji vî şundatir HDP yani divê kongrê da dixwaze ku helwesta ku derxist rojên pêşiya me da derxe holê û li ser vê stratejiyê birêva biçe. Daliyê din da jî tevahî wata ku em didin berçav divê kongrê da aqaftinên gelek giring jî hatin kirin. Hevserokên HDP Mithat Sancar û Pervîn Buldan di qisê xwe da herî zêde li ser çareserkirina kêşa Kurd ra westiyan û di vê derê da jî him ji hikûmetê û him jî ji gelê Tirkiye daxwaz kirin ku hatta ev meselenê çareserkirin li Tirkiye jî qeyran çareser nabe. Dîsa divê kongrê da we jî serî da amaje kir gelek vexwendî hebûn nêzîkî 100 vexwendî biyanî bûn. Dîsa daliyê din da yani 400 vexwendî di nav xweyî da vê derê da bûn. Vê derê dikarim bêjim ku Başa Eyûb taybetmendiya Kongreya îsal ya HDP jî yên berê çi bû? Yani çi dirişim hatin rake hildan? Çi bêjin peyamên siyasî taybet îsal hatin hildan divê kongrê de? Divê derê da rastî tiştî herî giring ana li pêşiya HDP da dozeka girtinê heye. Tevahî wata ku em duruşmê ku li vê derê derketin pêş an jî sloganê ku hatin derketin pêş divê derê da mesela ji bo azadiya rojnamebana wek bi Kurdêdan tiştek derkete holê. Daliyê din da li ser kêşa jin çareserkirina kêşa jinê gelek bi Kurd daxuyanî hatin dîtin û wanda pankartçı hatin vekirin. Lê dîsa em dikarin bêjin ku yani nav demokrasiya Türkiye'de HDP wek partiyeka çareseriyê jî dibîne. Vê derê da peyamên herî giring dikarin bêjin ku servana jî derketin holê. Lê divê derê da tiştekî din jî hevserokên HDP daxwaz li opozisyonê jî kirin û li destelatiyê jî. Yani heke mesela Kurd wek meseleka stratejîk dedin pêşiya xwe li Tirkiye wê hiç tiştek çareser nebe. Tiştekî din jî ji opozisyona ra got bila hiç kesek we me ji bo xwe wek mîna herga alîgir nebîne jî em heke tiştekî çareseriyê bibinin em ê jî piştgirî bidin. Başa Eyûb te got gelek kes hatine vexwendin bo vê di nav wan de ew 400 kesên em bibêjin li nava Tirkiye da
گلو نونرن پارتیان اپوزیسیونین سرکه هنه وکو ین جهپه وکو پارتیا باش نونرن وان هبون ده و دو گلو پشتگیریه که وان جبو هدپه هیا ده وان تشتین کت بحث هوای کریده؟ Ez ana tiştekî bêjim ana kongre li vê derê hê dawî nebiye li Enqerê jî civîneka din heye ew şeş partiyên ku opozisyonê de civîna wan jî dest pê kir lê rastî ev partiyana mesela partiya CHP, Partiya Deva, Partiya Saadetê û Partiya Dahatû hatibûn vexwendin hinekê civan hatin vê derê hinek jî yê ku nehatin peyamê xwe şiyandin ji bo wî jî bes AKP yani Partiya Desthilatû dîsa di nav opozisyonê da Partiya baş nehate vexwendin, ancî MHP nehate vexwendin, em dikarin viya bibêjin, lê em bi tevahî dikarin bêjin ku rengekî bi tevahî di vê kongrê da derket holê. بله پیامنیر معیوب دمیر تجان خریب مرابی گلک سپاس بودمات. ئێستا ڕاهێنان باسەگی پۆلیسی دەکرێت تا بتوانن ئامێرەکانی وەک چیپ و میمۆری و ئەو شتانش بدۆزنەوە لە سەرانسەری ئوسترالیا بڵاویان دەکەنەوە تا بتوانن ڕێگری لە دەستدرێژی بۆ سەر منداڵان و تیرۆریزم بکەن. Sayın behine verdigirin ve gelen peri ji alî saziyên evlehî ve tene bikar înan da ku teqemenî û madê hişber peyda bikin. Lê ew sayê jîr fêrî şiyanek nû bûye. Polîsê vekuler Mark Holmes dibêje ew neha têne perwerdekirin da ku USB û tiştên dijîtal peyda bikin. û ew li seranserê Avustralyayê têne bicihkirin da ku li dijî destdirêjiya serzarûkan û terorîzmê alîkariyê bikin. The dogs that we currently have out there. Sayın Gumenhal wir hene be granî USB, mikroçîp û her coreyê medya dijital ya go bir anînan hildigre digerin. Tiştên dijital vekî USB û mikroçîpan dikarin tu dozan da belgeyên nû pêşkeş bikin. û faylên ku polîs bikartînin bû naskirina tavanbara dihevînin. Bi taybetî armanca wan sayan ev e ku bi rêya şiyanên bênkirinê belgeyên ku tilêgerînan da vinda dibin peyda bikin. These dogs specifically target. Ev seyana lê tiştên dibe got têlêgerînekê de nayên dîtin digerin. Lê polîsê vekuler Mark Holmes dibêje tenê sayên gelek jîr dikarin vî karî bi awayek serkeftî bikin. Em dixwazin ji sedî yek sayên herî baş yên em di vê bernamê de perwerde dikin di vî karî de serkevin. Ew sayene ji temenê neh hefteyî ji bo bernameya perwerdehiyê têne hilbijartin. û rahênerê wan sayan Mark Rice dibêje ku ev ti proseyek pir dijbar da derbas dibin heta ku wî karî fêr dibin. همو روجان جه سبه حتی پشتی نیورو و هنک جاران شوه جی او پروسه که که سه مهان دوم دکه حتی کوان سگان دردخینی و دخبتینی. Her wiha rahêner Mark Rice dibêje piştî karê wan xilas dibe, diyariya herî baş bu karê wan yê bi zehmet ev e ku demekî xweş derbas bikin. موچه وان سگان تنه اوه که ده داویا کرنا تشتکی راستا لیستکه که مزن بلیزن. Sayın behine verdigirin li seranserê Avustralyayê bûne alîkar bû çareserkirina tavana. Nihat haftê çar operasyonan da hatine bicihkirin û 328 tişt peyda kirine. Bi saya serkeftina wan bername heta Victoriayê, Avustralyaya başûr û Avustralyaya Rojava hatine berfirehkirin. Nûke neh se dixebitin û duyên din jî di rahênanê dane. Lê ew hêze tawanbaran nigeran dike. لیبیا خوپشاندر روجا شمیه لطرابلس و چند باجاروکن روج آوای لیبیا کم بون ریگرتن و تکر شوتاندن خوپشاندر جبر تفلهوی و دوبندیا به سالان به هیوی بونو بانگا جناف برناقاتا سیاسیا هی و هلبجارتران کر او هر وها لدجی شرط و مرجن آبورین خراب لولات دولمند به نفته درکتن که بهاین سوتمنی زیده بونو قطبونا نانو الکتریک ایدی بویا تشتکی آسایی خوپیشاندان لتاخن وادی رابی لباشور روجلات طرابلس و لتاجورا لروج هلات که دو درگهین سرکین پایتختنا بریو چون هر وها لتاخن دنن وکو گوت الشال و ابی الشهار جه اوجی چه بون نرازی بون تن روجه که پشتی ایریشا خوپشاندران لسر انجمن نونران
تبرق روجهلات وليت ريفابريين هفريك يكل روجهلات وليت ويادن لروج أفال لسر تشارشوية كدستورية هالبجارتن ناف نتوي هاتنا دابشكرن نونرن هردو آليان روجا بينشمد دانوستاندنن بناف بينكاريا نتوين يجرتي دا جبو جهشتنا ريكفتنا كي بسر نكتن لە کاتێکدا پلەی گەرما لە پایتەختی عێراق بە ئەندازەیەکی زۆر بەرز بۆتەوە کارمەندانی باخچەی ئاژەڵانی بەغدا ڕێو شوێنی تایبەتیان گرتۆتە بەر بۆ فێنکردنەوەی ئاژەڵەکان لە گەرمای هاویندا. ئەوان ئاوی سار دەدەن بە ئاژەڵەکان و فێنکەرەوە بەکاردەهێنن بۆ یارمەتیدانی ئەو ئاژەڵانە لە باخچەکەدا. حوزێکی تایبەت بۆ پڵنگەکان دروستکراوە لە کاتێکدا بە سیستەمی ئاوپرژێنکردن ورچەکان مەیمون و ئەسپەکان فێنک دەکەنەوە. دنگ امریکا جافکانی گاپ باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب بدن پزانین و نوچه جیهانه لتركيا دولار دبه 17 أورو جي دبه 17.5 ليرين تركيا بهاي درمانا زيادة دبه وبصدان جورين درمانا بيدا نابن أفروش باندورك نييني لتندرسية خلقية دكا رخصتين درمان سازان أو جي بانك لحكومته دكن كروشوان سراس بكا بامنيري ملواني آگاهي بهتر هنا لهمبر دلار و یوروی دا کتنا لرای ترکیه بردوام دکه و او یک دبه سدما کمبون و بهابونا درمانان. بیروزه یا جانا 72 سالی لباجارو که توش باوانه دجی و حجمارک زیده نخوشین و هنه. او مهانه 1000 لیره دروا بیربون دستینه و پرانی پریخواه جبا کرینا درمانان خرج دکه. یه جاوه دالمک یا چرم 5 میلیون ایت دالمه تیادرو دالمک حبکا میده بیتم 5-6 میلیون از هر رو نخوام شوشا شروع دتم هنده یا میده میشه کلا از چرم خدا درو جمعی نخلاص معاشیم بس زور تیرا درمانی میکرد اصلا درمانی خب پیب چرم چی دینم از پی در نکم میدی انشی میدی ها چرم از دنیای نبیمنشیم چند دالمکی و خود چرم یا جانا کو حیان نه جسه نخوشین خوین گران بین جاران عملیات بوی دبیجه کو جبر قریزا آبوری هجمارا درمانان پرکیم بویه و او هنجاران بروجان بندا درمان دمینه. علاجیم هنده جا در روزا هی که ده هی بپاشید نایدشی. خوازن حتی دیدی پیمه یه چاویل می برای ده دکان آچوم یکی گفتم در دال حبکت چاوی تا هی خود هم منی بکانه ده آواشم گلانی نه درمان تیزم. جالی دم و اودا درمان فروشان یا هرما بینجو چاران کو ناونداوی لباجار وانیه ددن زانین کو بهابونا درمانان کاروا کم کریه و شول وان بربه تکچونه و دچه. ریوبرا اودا درمان فروشان صابریه شندبیجه کو هنجی دستلات به بیریارنامه بهای درمان لگور دمی بره کو دلار لهمبر تله 6.5 بو هلده دست لینه دلار 16 تله بوریه. فiyata ilacı zeydet bitin ama destemete karimet kebitin. Yani ilaca sadan kefte dusadan hinge kari şazdan kefte dazda. Bu çendi ev kari vi gavit deteme gelel mena ettin. Am haznakin paraj berika xalki jder kebit. Berika nexoş jiya nesax jder kebitin. Am hasken ifqay bu men durust bikin. درمان فروش دبیجن کو اگر رو شوان جالی دستلات و نوره درست کرن دبه که اوک برتک درین فروشکهن خواه بگیرن و دستلات پروتستو بکن. درمان فروش شن هر وها گود کو جبر داکتنا نرخ تله ایدی کمپانیین دروی ولاد درمان نافروشن ترکیه و بوه یکی هر اکیم حساد جورین درمانان دست ناکون. Yani nesax ezzaxane digerin bu anejid bita sıxıntı bu mecid bita sıxıntı am desnaxın desnakevitin yani haysat hatta nehsat benci derman ve gavi desnakevit. مینا یا جان هزاران نخواش هیوی دکن کو بهای درمانان ارزان ببه و او جورین درمانان ین کو دست ناکوین دی سال درمان فروشان وره فروتن. عارف آستان، دنگ امریکا، وان.
جوتیارانی هەڵەبجە بەردەوامن لە بەرهەمهێنانی بەرهەمی نوێ کە وەک خۆیان دەڵێن هەندێکیان بەرهەمەکانیان وەک براندی کوردی ناسێنراوە کە بەشێکی لە ناوخۆی عێراق و هەرێم و بەشێکی دیکەی لە وڵاتانی ئەوروپا ساغ دەکەنەوە. وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمیش دەڵێت کۆمپانیا ئەمریکایەکان بەڵێنیان داوە کە هاوکاری جوتیاران بن بە تایبەت لە بەرهەمهێنانی پەتاتەدا و ژمارەیەک کۆمپانیاش بۆ هەناردەکردنی بەرهەمی جوتیارانی هەڵەبجە و شارەزور پەیوەندیان پێوە کردوون. 92 جۆر بەرهەم لە کێڵگەی کوردستان بۆ بەرهەمە کشتوکاڵیەکان بەرهەم هێنراوە. ساڵیادی دامەزاندنی کێڵگەکەی و وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم کێڵگەکەی بەسەر کردەوە. بە جوتیارانی ڕاگەیان کۆمپانیا ئەمریکی و تورکیەکان چاویان لە بەروبوومەکانی ئێوەیە. هەر لە دوو ڕۆژی ڕابردوودا یەکێک لە گەورە کۆمپانیاکانی وڵاتی ئەمریکا لەلام بوو کە تەنسیقمان کردووە و بە تایبەتی لە هەڵەبجە و ناوچەی پێنجوێن و دەشتی شارە زور پەرە بە توانای جوتیارەکانی خۆمان بدەین بەڵێنیان پێداین کە ئاستی توانای جوتیارەکانمان بە تایبەتی لە بەرهەمهێنانی بەروبوومی پەتاتە بە شێوازێک بەرزکەنەوە کە ئیتر هەرێمی کوردستان چ لە پەتاتەی خۆراکی کە بۆ بازاڕەکان زەڕورە و چ لە پەتاتە بۆ بواری پیشەسازی پێویستی بە هاوردەکردن نەمێنێت. فەرێدون نامدار خاوەنی کۆمپانیای هەناری سازانە و ساڵی ڕابردوو هەناری هەناردەی بەشێک لە وڵاتانی ئەوروپا کردووە. ئەو دەڵێ حکوومەت هاوکارم بووە و بۆ ئەم ساڵی سەرقاڵی ئامادەکاریە دەڵێت پێویستە ئاسانکاریمان بۆ بکرێت. ڕاستی هەناری هەڵەبجە کراوە بە براند لە زۆر وڵاتانی دنیا و بەرنازین هەموو یەکێتی ئەوروپا و وڵاتە عەرەبیەکانیش بگرێتەوە ئەم ساڵ ئەگەر توانرا لە ڕێگەی وەزارەتی کشتوکاڵ و دامێکی زۆر باشمان کراوە بە نسبەت خاوەن باخ و خاوەن کێڵگەکانی هەنارەوە ئینجای سێش گروپێکمان دروست کردو بۆ بەسەر هەموو باخ و شارەکانە شوێنەکانە گوندەکان ئەگەڕێن هەر نەخۆشەی لە خاکە لە هەنارە لە ئاوەکەیدا بێ ئێمە عیلاجەکەین و بە بەلاش بۆی دەکەین و بۆی سەرکەوتنێکی گەورە لەو مەیدانە بەدەست بێنێ. بوونی بەرهەمێکی زۆری کشتوکاڵی بۆی بەپیتی دەشتی شارە زور و نەبوونی بازاڕێکی گەورە بۆ ساختکردنەوەی جوتیارانی ناچار کردووە لە کێڵگەکانی خۆیانەوە بەرهەمەکانیان ساخت بکەنەوە. خۆزگەوە خۆزگەی خوا ئەم هەڵەبجەی لای ئەمە چەندەها شوێنی وای تیا بووە چونکێش هەڵەبجە حەچی بۆ بکەی هەڵەگرێ شوێنێکی مێژوویە شوێنێکی کەرتووە شوێنێکە کە هەموو عالم بە کیمیاکەی بوو بە سمبول بۆمان بە هەموو عالم گەزانێ هەڵەبجە ناوی هەڵەبجە دەدانە هەڵەبجە چییە و بایی چەندێکە و چۆن بووە و پیاوی قەدیمی چی تیا بووە و لە پاڵ جوتیاراندا کەم نین ئەو ژنانەی کە پیشەی جۆراوجۆریان هەیە و کێڵگەکەیان کردووەتە دەرفەتێک بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان. هونەرمەندێکیش بەگەڕانەوە بۆ مێژووی هەڵەبجە ماڵی وەسمان پاشای جافی لە ناو کێڵگەکەدا دروست کردووەتەوە. بەرهەمەکانی ئێمە بریتین لە دۆشاوی گەزۆ، دۆشاوی تو، سپی، توی ڕەش، هەروە گۆزۆ بە شێوەیەکی تۆز هەیە. ئەم بەرهەمانە کەم ئەفرۆشێت ساڵانەش نییە بەڕۆی من ئەم پرۆژانە بکرێتەوانە زیاتر ساڵانە بۆی هەلی زیاتر بڕەخسێ بۆ خارمان تاوەکو بتوانن ئەوی شێک کە لە ماڵەوە هەیە پەرەی پێبن و بهێنە دەرەوانە. لە ڕاستیە دروستکردنەوەی ماڵی وەسمان پاشای جاف کە مێژۆکەی گەڕێتەوە بۆ 1993 بۆ 1901 واتە لە ماوەی 8 ساڵا دروستکراوە. هاتین هاوشانی بوارە کشتوکاڵەکە ئێمەش بتوانین بوارە کللتوری و گەشتارەکەش پەرە پێ بدەین بۆیە ئەم واجهەی ماڵی وەسمان پاشای جافمان دروست کردەوە کە بە ماتریاڵی جۆراوجۆر ماتریالە سەرچەکەی فیلین نەواتێتە بە دۆرە. ساڵانە و لە سنووری هەڵەبجە و شارە زووردا چەندین بەرهەم هەن کە وڵاتان چاویان لەسەریان و لە ڕێگەی کۆمپانیاکانەوە ئاڕاستەی دەرەوە دەکرێن. لەگەڵ ئەوەی ئاستەنگ و ڕۆتینێکی زۆر لە بەردەم جوتیاراندا هەیە بەڵام ئێستا جوتیارەکان توانیویانە چەندین بەرهەمی تایبەت بە خۆیان بەرهەم بێنن کە لە عێراقیشدا نین. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. سەر لە بەیانی ڕۆژی شەمەش لە جاکسن کاونتی مینەسۆتا تیشکە ڕەنگا و ڕەنگەکانی باکوور دەبیدرا. گرتەیەکی ڤیددیۆیی کە لەلایەن جوودی ئاڵن گیراوە نیشان دەدات تیشکێکی سەوز بە هێواشی دەجوڵێتەوە. ئەم دیاردەیە بە ئەرۆرا بۆریالیش ناسراوە لە ئەنجامی ئەو گۆڕانکاری ئلکتریە خۆرەوە دێتە ئاراوە کە دێتە ناو سەقای زەویەوە.
جوانە بەرێ ئەو ڕۆنەهی هیرۆ جەمسەرا با کورد ماڤێرە مەها شەشان و هەفتاندا دیار دەبێ بەڵێ بێگومان زۆربەی جار لەو وڵاتانەی با بڵین ئایسلند و سوید و ئەو وڵاتانەی باکووری ئەوروپا لەوێەوە ئەو تیشکە جوانە دەبینرێت و تیشکە ڕەنگا و ڕەنگە تایبەتمەندیکە لەوان وڵاتانان ها ڕۆژ گەلێک درێژە ینی لەوێ دەرێ ڕۆناهی حتا 10-11 شەفژی هندنێ ڕۆنیە ڕاستە. هەتا ئێستا من نمبینیوە ئەو تیشکە جوانە بەڵام زۆر جار کە ئەبینی یان شتێکی جوانە حەزەکەی کە لە ڕاستیشە ئەزمموی بکەی ئەو شتە ببینیت بەو شێوەیە. بینەرە هێژا کورد کۆنکشن داوی هاتە مهێویدارن تشتێمە پێشکەشگیری بدرێەوە بوون تاجارەکەدن ببینن دناف خێر و خۆشیێدا. بەڵێ ئازان لێرەدا بەجێتان دێڵین هەر شاد و بەختەوە بن.